قوتابی زانکۆیان هێناوە کراون بە سێ گروپەوە. گروپێکیان پێشتر تووشی خەمۆکی بووبوون. گروپێکیان لە حاڵی حازرا لە کاتی کردنی توێژینەوەکەیە خەمۆکیان هەبووە و گروپێکی تریان هەرگیز تووشی خەمۆکی نەبوون. بۆ کەسانە وتراوە کە کۆمەڵە گوتار بنووسن سەبارەت بە خۆیان. کاتێک وتاری ئەم کەسانەیان ئەنەلایز کردووە بە بەکارهێنانی پرۆگرامی لوک، دەرکەوتووە کە ئەو کەسانی کە حاڵی حازر خەمۆکن لە هەردوو گروپەکەی تر ڕێژەی بەکارهێنانی من جەناوی من تیانە زۆرە بەردەوام من بەکارهێنن، کەواتە لێرەیە بەکارهێنانی جەناوی من ئەکرێت دەرخەر بێت، نیشانە بێت خەمۆکی هەیە. چوومە سەر کتێبەکەی محەممەد عوسمان و بە دوای دەستەواژەی مناگەڕام گانی شوفن و ئەبینی ڕێژێکی ئەبجار زۆر من یان ئەو جەناوانی کە پێیوەسن بە منەوە بەکاری هێناوە و بەداخۆ محەممەد عوسمان چەند ساڵێک پێش ئێستا